بە نووسراوێکی ڕسمی و بە بڕیاری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و پارێزگای هەولێر و قایمقامیەت ماوەی 1 مانگ دیاری کراوە بۆ چۆڵکردنی گوندی ڕەشکین لە هەولێر. دانیشتوانی گوندەکەش نیگەرانن. لە ساڵی 99 ئەنگۆ ئەو گوندە ڕێتان پێدرایە؟ بەڵێ لە ساڵی 99 ئاوەدان کرایتەوە. لە ساڵی 99 ئاوەدان کرایتەوە هەتا ئێستاکە هیچ شتێکیان لۆ نەکردینە، هیچ خزمەت گوزاریەکمان ئێمە چاوەڕێی خزمەت گوزاریمان لە حکوومەت دەکرد کە قیرتاومان لۆ بکە، شەبەکەی ئاومان لۆ بکە، بڕە گوزەرانی خەرچی گوندەکە باش بکە. ئێستا دەبینی کە لە ناکاودا تەبلیغەکی لۆمە ناردیە بە ماوەی مانگەک چۆلی بکەن. باشە لۆ چۆلی بکەن چاوی لەسەر ئەو گوندە؟ تەبحەن چاوی لەسەر منتیقەکە منتیقەکی چاکە، منتیقەکی استراتیجیانی ئەو لایە 120 ئەو لایە مەتارە، ئەو لایە 32 پارکە، منتیقەکە منتیقەکی چاکە، هەر لێرکوانە گرانە. گوندی ڕەشکین لە نێوان شەقامی 100 مەتری و 120 مەتریە، کەوتۆتە زۆنی زێڕین و بەرامبەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە. گوندەکە 100 دۆنم زەوی دەبێت، شوێنێکی بازرگانی و استراتیجیەیە. ئێستاکە تەبلیغەکمان لۆ هاتیە، ئەوەش تەبلیغەکە لە قایمقام هاتیە، دەلێ بە ماوەی مانگەکی ئەتوو ئەو گوندەی لۆمە چۆڵکە. ئایا ئەمن بەبێ ئەوەی هیچ شتەکەم بدەنێ، بەبێ ئەوەی هیچ قەرەبوویەکەم بدەنێ، بەبێ ئەوەی ئەوەکەم بدەنێ بە ماوەی مانگەچی ئەمە 134 مەر چۆ بڕۆم بەو ڕەمەزانەی بۆ چۆ بچم. تەبلیغەکیان ناردیە بە ماوەی مانگەکی بڕۆ لە ماوە کۆریتی مریشکان خرا دەکەن بە ماوەی مانگەچێت و بڕۆی. ئێستا کۆریتەکی بکێ بە مانگەکی پێ تەواو دەبیتن. ئەوە وەکو ئەنفالێک نییە بە شەڕەفدەوە، ئەوە ئەنفال نییەوە. ئێستا ئەو شوێنەی ئێمە کە بە زۆنی زەرین دانراوە چکە کەوتم بین 100 و 120 ئیتر چاوێکی زۆری لەسەر خەڵکانێکی زۆر چاوی لەسەرە، چ بازرگانی بێتن، چ دەسەڵات بێتن، چ دەسەڵاتداران بێتن. نەش خراپی چۆل ناکەین، لێرە دەمرین لێرە دەشین. دانیشتوانی گوندی ڕەشکین دەڵێن لە ساڵی 1947ەوە ئەو گوندە تاپۆیە و هیچ کێشەیەکی نییە. لە سەردەمی دەسەڵاتی بەعەز 2 جار گوندەکە ڕوخێندراوە. لە ساڵی 1999 ڕێگەیان پێدراوە گوندەکەیان ئاوەدان کردوتەوە. ئێستا جارێکی دیکە دەیانەوێت گوندەکەیان لێ تێک بدەنەوە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوس هەولێر.